کەسێکی وا هەبوو بێ لە دنیا ئەو لە خواتر بوو بێ کە قەت حرامی نەخوارد بێت بەڵێ گەورم هەش بوو لەو جۆرە کەسانە زۆرن بڕوان ناکەم بۆچی قوربان چونکە هەندێک جار ئادەمیزاد نازانێت چی ئەەکە و چی نازانێت ڕاستە گەورە بەڵام ئەو کەسانی کە لە خواترسن و ماڵی هیچ کەس بەڕەوا نابین و هەردەم ئاگیان لە خۆیانە کەشتی حرام نەخۆن نەخێت هەست بڕوان ناکەم شتی وایە بڕوان ناکەم کەس هەبێ لە دنیا ماڵی حرامی نەخوارد بێت بڵێ بۆچی قوربان لەوانەیە ئەو کاتە بیری لای خۆی نەمابێت ئەو ماڵێکی خوا حرامە یا حەڵال قوربان دەبا گوێ بگرە با بە سەرهاتی کابرایەکە بۆ بجێڕنەوە کە هەرگیز ماڵی حرامی نەخواردووە ئەفسانەیە یاخود ڕاستە گەورەم ڕووداوێکی ڕاستەقینەیە و لە وڵاتی خۆشمانە ڕوویداوە بەوەدا گەورم با بە سەرهاتی ئەو کابرایە بۆ بجێڕنەوە کابرایەکی زۆر زۆر موسڵمان و لە خواترس ڕۆژێک لە ڕۆژان ئەچێتە سەر جۆگە و ئاوێت بۆ دەست و دەم و چاوشتە باشە بۆ من وام کرد ئەم سێوەم بۆ خوارد خوازانێ هیچ هەیە خۆمە حرامە بە من خوای گەورە لێم بورە نەمزانی باشە چی بکەم نە ئەبێ خاوەنی ئەم سێوە بدۆزمەوە یان حەقەکەی بەمێ یان گەردنم ئازاکات هەبێ و نەبێ هی ئەم باخەی سەرەوەیە با بڕۆ سڵاوی خواتان لێبێ سڵاوی خوا لە خۆشت یاخوا بەخێر بێ خۆش بێ یاخوا بێوە بی جەناتان خاوەنی ئەم باخەن بەڵێ بۆچی لە ڕاستیا لەسەر و جۆگەی دەسوودەم و چاو مەشت ئێ ئاوەکە سێوێکیەنە منیش خواردم جا قەیچێکە ئافێتی بێ جا هاتم یا حەقەکەیم لێوەرگری یان گەردنم ئازاکەی کاگەی گیان وەکو حاق هیچ ناکات بۆ گەردن ئازایەکەشی خوا گەورەیە ئەی خوا پاداش تێباتەوە بەڵام کاکی خۆ جۆ بگرە ئەم باخا تەنهایی من نییە ئێمە سێ شەریکی ئەوە لە بەشەکەی من گردنی خۆش و ئازانێ بەڵام وەڵڵاهی بوو ئەوانی تر ناتوانم فتووا بم باشای چارە وەڵڵاهی چارە ئەگەر ئەتوانی بچیتە لایەن و گردنی خۆتیان پێ ئازان باشە کاکە ئەم شەریکانەی تۆ لە چۆن بیان دۆزمەوە وەڵڵاهی کاکی خۆم ئەم شەریکانەی من ئەمەنە دوورن هەر زۆر کەم چاومان بە یەکتری قەیناکە تۆ ناونیشانەکەم بەرێ من مەجبورم بچم بیان دۆزمەوە بەسەر چاو گۆ بگرە
بەڕاستی کابرایەکی لە خواترس و بەویژدانە تۆ بزانە بۆ تەنها سێرێک ئۆقەی لە خۆی بڕیوە بڕوا ناکەم وازیش بیان دۆزێتەوە چۆن ڕۆژە بڕێ ئەم کابرایەت دەبەرەوەی گرنی ئازادەن بەڵێ گەورم حکمەتەکە لەوەیە بەردەوام سڵاوی خواتان لێ سڵاو خۆشتان فەرموون بە ئەرێک نەبێ ئەمەیە ماڵی سۆت و کەریم بەڵێ کارێکتان هەبوو قوربان جەنابتان شەریکن لەگەڵ حاجی ئەحمەد نایەک لە باخی سێوەکەی بەڵێ بەشم هەیە لە چی خێر ئەوەی ڕاستی بێ ڕۆژێکیان لە خوار باختی ئێوە دەسو دەموچاومەشە ئاوەکە سێوێکی هێنا ئێمە نیشەڵم گرتەوە خواردم
پاشان بیرم کردەوە کە ئەم سێوە بە من حرامە چۆن شەریکەکەتم دۆزی و گردن ئازایی خۆم لێ کرد ئەویش لە بەشە سێوەکەی خۆی گردنی ئازا کردو ئێستاش هاتووم بۆ لای جەنابتان ئێوەش لە بەشە سێوەکەی خۆتان گردنم ئازاکەن جا تۆ ئەم هەموو ڕێگایەت بڕیەوە بۆ ئەوەی لە تەسێوە گردنت ئازاد بکەم بڵێ جا تو خوا لە تەسێوێ ئەوە هێنێت تۆ خۆتی وا بۆ هیلاک بکەی چی بکەم ویژدانم قوڵی ناکات ترسی خۆم زۆر لە دڵە چابراکەم گردنت خۆش و ئازادێ دەیخوا لێ ڕازی بێ بێوەڵابی دەفەر و بابچینە ماڵەوە لە خزمەت تاوین ماڵتان ئاوابێ ئەبێت چوو شەریکەکەی ترێ بدۆزمەوە ها حافیز خوات لەگەڵ سەیرە ئەمەیان کابرایەکی زۆر جێلە یان لە خواترس سڵاوی خواتان لێبێ سڵاوی خوا لە تۆش ئەرێ کاکە زەحمەنێ ماڵی کاک نەسرەدین نازانی ماڵی کاک نەسرەدین با فەرموو ئەگە ئەرێک نەیە بمبەی بۆ ماڵەکەیان بەڵێ باش فەرموو بەسەر چاو سڵاوی خواتان لێبێ ئەحمەدی خواتان لێبێ وڵاتن ئەمە کاک نەسرەدینە ئەنجام کابرایە ئیشی بە جەنابتان هەبوو خزمەت لە منەوە فەرموو یا لەبەری خوا من ئیش و کارم هەیە بێ لە خزمەتتان مەرە خەزم فەرموو فەرموو بەخێر بێ دەستە مادە خۆش بیا جەنابتان شەریکن لەگەڵ حاجی ئەحمەد و سۆفی کەریم لەو باخیستەوە بەڵێ وایە بۆچی هاتی بەشتەکەم لێ بکڕی قوربانجان کڕینی چی ئەی چی ئەگەر ڕێگەم پێبەی مەسەلەکە بۆ بجێڕەوە فەرموو لە بەستەکەی خۆم خۆش نابم و گەرنیشی ئازا ناکەم بۆچی بەخوا کابرایەکی ویژدانە بۆ لە کەسێ لە گەردی ئازا نەکرد گەورم هێشتا بەسەرهات ماوە گوێ لە ئەنجامەکەی بگرە زانە چی ئەبێت و چی ڕۆیە لەبەرەوەی تۆ بێ پرزە و سێوەت خواردووە کورە کاکە پیاوی چابە مەعەز بۆ خوا من ماوەیەشی دروست گەژە بە ڕێگاڵ تاکەیشتمەتە لای جەنابتان بەس بۆی گردنم ئازاکەی کاکە گیان ئەم ئیشا هەدا بە پەلە ناکرێت با بچینەوە ماڵەوە ئیستراحەت یەکەین و دوای دوو قسەی لێ واکەین ئەخ قوربانجان من ئێوە بگەڕێمە ماڵی خۆمان بە تۆ هەستە با بڕۆین دوای خوا کەریمە یا الله یا الله خوا لێ ڕاتی بێ گردنم ئازاکە خۆمە کارێکێ نەگەورم نەکردەوە لێم چوی بەقینە باشە من گەرنە ئازاکەم بەڵام بە مەرجەیە فەرموو من کچێکم هەیە بەڵێ نوقسانە شە لە
شوێرە کەڕ و لاڵە سبحان الله خوا موفەقی کە مەرجەکەشم ئەوەیە بێت ئەو کچە دەخۆ مارە بکەی ئەو کاتە منیش گەرنە ئازاد بەڕای خوا من بۆ چیاتم و تۆ چیم پێڵێ ئەگەر ڕازیش نابیت ئەوە منیش گەرنە ئازاناکە برای باش لە کەلی شەیتان وەرە خوارەوە مەرجەکەی تۆ زۆر قورسە منیش زۆرم لێ نەکردی تەنها ئەوەش دواگرتمە ڕێگەمەی دوورکە هاتنوشکەم فەرموو السلام عليكم ورحمة الله وبركاته السلام عليكم ورحمة الله وبركاته أي خواهي قولة ناچار موش سمارتك أجر سيوان نقصانيشة لبرو وجدانم قبول ناكات وجدانم قبول ناكا معه تسخوم حراما نوه بلاما أي پروردگار داوای همت و بزهی تو وكم خوا پیرۆزیکە ئینشاءالله و بەخۆشی بێت خوا موفەقێکە مامۆستا بەڕاستی عەزێتمان نایەت و هیلاکمان کردی قوربان گیانەوە بۆ جەنابتان هیچ عەزێت نییە ئەوە واجبیتە شامانە خوا دەزای بە خێری باتەوە زەمان لە خزمەتان مەرەخەزە بووم ئینشاءالله و ئەڕۆم ئێجارە پەلەو نەسی و مامۆستا وەڵڵی هەندێک کاری زەرورەتمێ بەڕاستی بەرە مزگەوت باشە فەرمی خوا حافیز بێت. بەخێر بێت ئەی خوای گەورە من بۆ چیاتم و تووشی چی بووم خوایە زۆر شکرم بە بەشە ئێستا تۆ کوڕی ئەم ماڵی هیچ شەرم مەکە کچەکەشم حەڵاڵی خۆتە هەر ئەم شەو تەدارەکێ بۆ ئەڕازێتەوە کەسی یەکریشمان نەدیوە ناچی بکە ناچوانەکەی خۆمە هەدای توی تیانیە خۆم سەبەبکاریەوە وەزان کەچی تۆ نوقسانیشی بەڵام هەرە لە خزمەتت بکەم چونکە پەیمانم بە باوکەیە باوکم هەموو شتێکی وە باس کردوم منیش حەز ئەکەم ببمە هاوسەری کەسێکی وەکو تۆ باشە تۆ چی بۆ باسکردم من چیم دی ئەوەی تۆ فەرمودوانە بوو کچەکەم لە وێنەی نییە کەی نوقسانە ئێ قسەکەی منە ئەو کچێ من تاکو ئێستا دەستی بۆ شتێکی حرام ڕانەکێشتاوە و یەک گوشەی خراپ بە زمانە نەهاتووە تۆ بگرە هەموو ئەندامەکانی گیانی کارێکی نابەجان نەکردووە بۆیە منیش بۆ جۆرا بۆ مەسەر کردی ئەی خوا لێ ڕازی بێ تۆ بۆ لە تەستەیەک چەند سەو ڕۆژێکە بڕیوە بۆی گەرنە ئازاد بکەم ئەوەنە لە خواترس و بەویزدانیت بۆیە منیش بیرم لێ کردەوە کە ئەو کتێ من قابل لە پیاوێکی وەک تۆیە ئەی خوا پاداش دەباتەوە بەڕاستی کابرایەکی بێویژدان تۆ هەبووە تەنها لە دەستێرێت تۆ ئەخوێ لە خۆی بڕی گەورە باوکی کچەش زانا و زیرەک بوو دنیامی چاک دنیامی چاک کرده بود